چۆن کار بۆ ئەنفال بکرێت، چۆن بتوانین ئەو بیرەوەریانەی کە لە ئەنفالە هەبووە یاخود هەموو ئەو کەس و کارانەی ئەنفال کە چەندین تراژیدیای ناخۆش و ژیانی ناخۆش لەم چەند دەی ڕابردووە کە لە ژیانیانە هەبووە هەر یەکەیان بڕۆ بۆ خۆی چەندین کتێبەتوانی لەسەر ژیانیان بنووسی. بۆیە لەم نێوەندەیە چەند کەسێکمان هەیە کە لەم بوارەیە خەمخۆرن، خۆیان بە بەرپرسیار زانیوە بەرامبەرم بابەتەوە کاریان لەسەرم کەیسە کردووە هەوڵیان ناوە لە چەمکێ لە چەمکەکانەوە لە ئەنفالەوە بتوانن زیاتر ڕۆبچنە ناو بابەتە گرنگەکانەوە. ئەمیش لە ڕووی ئەکادمیەوە توانی بە شێوازی جیاوازکاری لەسەر بکەین. ئەمڕۆ ئێمە ئەتوانین قسە لەسەر چەند کتێبێک بکەین، هەم لەسەر جینۆسایدی کوردەکان، هەم لەسەر ئەوەی کە ئێمە وەکو میلەتی کورد هەموو ئەو تاوانانی بەرامبەرمان کراوە، ئێمە جارێکی تر چۆن ئێمە بە زیندوێتی بیاڵینەوە ئەم کەیسە لە نێو دادگاکانە چۆن بەردەوام گفتوگۆی لەسەر بکرێ، ئایا چۆن نەهێڵین ئەم کەیسانە بچووک بێتەوە. ناڵێن 36 ساڵ تێپەڕیوە، بەڵام ئەم 36 ساڵە ئێمە ئەتوانین بیکەین بە چەند قۆناغێکی جیاواز و چەند کەسێکی جیاواز و چەند هەوڵێکی جیاواز کە بتوانین کاری لەسەر بکەین. لەم نێوەندەیە ئێمە من ئەمڕۆ چەند کتێبێک لەبەر دەمی منایەکە لە ئایدۆلۆژیا و سایکۆلۆژیای کە بەسەر کوردەکانە هاتووە و هەمووی لە ڕووی هەڵەبجە و وەناوچەکانی تر وە تەنانەت ئەتفالیش بەو خەش قۆناغە جیاوازەی کە پلانی بۆ داڕەشا بوو بەسەر میلەتی کووردا هاو بەبێ تاوانی. بەڵام ئێمە ئەمڕۆ پرسیارەکانمان زیاتر چڕ ئەەکەینەوە لەسەر ئەوەی چی کە بکرێت، چۆن بتوانین ئەم کەیسە زیاتر بەرز بکەینەوە، چۆن بتوانین زیاتر کار لەسەرەوە بکەین لە ناو خۆی خۆمانە لە ڕووی ئەکادمیەوە کارەکەین لەسەرەوەی کە لەسەر ئەنفال، لەسەر هەڵەبجە، لەسەر هەموو ئەو مەرگە ساتانەی کە بەسەر میلەتەکەمان هاتووە. ئێمە چۆن جارێکی تر وەری جێڕین بۆ زمانە جیاوازەکان، چۆن بتوانین جیهان بەم کەیسانەی خۆمان ئاشنا بکەین و لە دادگانێ و دەوڵەتیەکان کار لەسەرم بابەتانە بکرێت بۆی کە بتوانین بە زیندوێتی بمێنێتەوە و ئەوەشی کە گرنگە ئێمە چۆن بتوانین ئەم بابەتە بەرینە ناو سیستەمی خوێندنەوە، چۆن مناڵەکانمان ئاشناکەین بۆ مێژووی کە بەسەر میلەتەکەمان هاتووە. گفتوگۆی زیاترەکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرما حسێن دەروێش، ڕاوێژکاری مەکتەبی شەیدان و تێکۆشەران کە بەڕێزان ئێستا لە ستودیۆ ئامادەیە. دکتۆر بەیانی باش بەخێر بێت. مسپاس دەکەم کە زۆر باش لەسەرم بابەتانە خۆت زیاتر ڕۆچوویت و زیاتر قوڵتر کارە لەسەر کردووە. خاوەنی ئەمە 4 کتێبە لای من خۆی 5 کتێبە و وعدی جواب و بە زووترین کات کامانە وەربچێڕێتە سەر زمانێکی کەیتر هەروە کاری هات بێتە ڕێ بە سیوادارین کە هەر بەردەوام بێت لە هەوڵەکان ئەمە ژوەر بچێڕێت. بەس لەم ڕۆیە با پێشی هیچ پرسیارێ بکەم بەڕێستان لە چواردەی چوارە چیتانەیە بۆ ئەنفال؟ ئەنفال درێژکراوی شەڕی ئێران عێراق نییە، ئەنفال پرۆسەیەکی جودایە و پرۆسێکی سەربەخۆی حکوومەتی عێراقی بە 8 قۆناغ لە 6 ناوچەی جیاواز 182,000 کوردی ئەنفال کرد بە پێی و بەڵگەنامانەی کە لە دەست ئێمەیە. بەڵام نزار خەزرەجی و سوڵتان هاشم لە نووسراوێکە ئەڵێن کۆی قۆناغەکانی ئەنفال 250,000 کوردی تێدا ئەنفال کراوە بە سروشن کراون و زیندە بەچاڵ کراون بە جۆرە لە جۆرەکان بە دڕندانەترین شێوە لە ناو براون. لە حەقیقەتە ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەرکە و ئەرکیش پێم وابێ بەشێکی شانازیە بۆ خزمەتکردن بە کەیسی ئەنفال. ئەوەی کە ضرورە ئێمەیانەوەی تازەی کوردی لە هەر کوێکی ئەم دنیا بژین بیزانین. لەم نمونەوە من ئەچمە ناو بابەتەکە. لە دوای پرۆسەی ئازادی عێراقیان، لە دوای ڕاپەڕینی کوردان، کۆمەڵک بەڵگەنامەی واقعی دەستگا معنەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە کوردستانەکان کەوتووە. یەکێک لەو بەڵگەنامانە ئەمەژە بەواکە کە نووسەر و مامۆستا ڕووناکبیری کورد مامۆستا دڵشاد محەممەد ئەمین فەتاح لە سلێمانی مامۆستا بێ لە قوتابخانەی شۆڕشی کوڕان، تاوان بە خامەی نهێنی و خامەی خاص نووسراوی نهێنی و تایبەتی کە نووسینگەی سەرۆکاتی کۆماری عێراق ماوەتەوە. ئەمەژە بۆ کراوە کە هەر کەسێک ئەنفال کراوە یان لە ناو براوە یان سزا درراوە بە چه سەبەبێک سزا درراوە. یەکێک لەو سەبەبانەی کە مامۆستای پێ ئەنفال کراوە لە ڕیزی ناوەکانە 35مین ناوە ئەم دێڕە هاتووە. ئەڵێ مامۆستا دڵشاد مامۆستای زبانی کوردیە و وانەی کوردی و تۆ بە شێوەی لاتینی. لە کۆتاییشا خۆیڵێ وتنەوەی وانەی کوردی ئاساییە، بەڵام ناکرێ وانەی کوردی بە لاتینی بوترێتەوە، دەبێت بە عەرەبی بوترێتەوە. یعنی حکوومەتی بەعس یان بەعسیزم یان شۆڤێنیستی بەعسیزم یان بەعسی عێراقی بە تایبەتی هەمیشە و هەردەم لە هەر قۆناغێک لە قۆناغەکان بە درێژایی مێژوو
لە ڕووی ئایدۆلۆژی و سایکۆلۆژیەوە بۆ پەڕی بەهێزیەوە کاری لەسەر ئەوە کردووە کە یەک ئاوێنەمان هەیە بۆ ژیان لە عێراق ئەم ئاوێنەش ئەگەر باسی نەبی تۆ ناتوانیت تیا بژی یعنی ئەگەر کارکتەرێک نەبی لە ناو باسی زمان کارکتەرێکی باسی نەبی کارکتەرێکی باسی عەرەبی نەبی تۆ ناتوانی بژی بۆیە هەمیشە بیانی بەدەستەوە بۆی ئێمە ئەنفال بکە ئێمە کۆمەڵکوژ بکە ئێمە کیمیاوی باران بکە ئێمە لە ناوبەرێ بەدایان ڕێگەی جیاواز کە بەڕاستی ئەتوانین بڵین بەس لە عێراق و لە کوردستانیشە ئەم ڕێگانە بەکارهاتەوە بەس سیستەمەکەی بەعز ئەم ڕێگانە پێی پێبردووە ئێمە پێ ئەنفال کردووە زۆر باشە ئەتوانین بڵین ئەنفال کۆمەڵکوژی 182,000 قوربانیە لەوێ و 500,000 گوند و باڵەخانە و گوندتیایە خاپور کراوەت ئەم بڵێن قڕکردنی نەتەوەیەکە لەوەی کە بیانەوە لە ناوی بەرن کەواتە چی بکرێت بۆ ئەوەی کە لە چ ڕوانگەیەکە و کار بکرێت لەسەر پرسی ئەنفال ئێمە ئەبێ بۆ ئەوەی کە لە ڕوانگەکانەوە ئیش بکەین بۆ کەیسی ئەنفال ئەبێ بەعس بخوێنینەوە بەعس لە ڕووی سەربازی لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی ئاینی لە ڕووی کلتوری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی لە ڕووی پەروەردەیی لە ڕووی زمانەوانی لە هەموو ئەم ڕوانگانەوە ئیشی لەسەر ئەنفالکردنی تاکی کورد کردووە بە دەستە جەمعیش کەسوکاری ئێمەی بەرە و پیری ئەنفال بردووە و بەرگێکی ئاینی بەسەر داوەڕیوە و هەر بۆ خۆشی بەکارەنانی سورەتی ئەنفال بەشێکی ترە لەو بەرگایینی کە کردوێتی بە بەری ئەنفالی کوردانە بۆ ئەوەی لە چ ڕوانگەیەکەوە کار بکەین لەسەر کەیسی ئەنفال ئەبێ لەو ڕوانگانەوە عفوم کە ڕوانگەی ژینگەی و دەرونین بیرچوو لەو ڕوانگانەوە کار بیان خوێنینەوە بەعس لە ڕوانگەی دەرونیەوە دایان کێشەی دەرونی بۆ کەسکاری ئەنفال و ڕزگاربووان و تاقانەکان و قوربانیانی دوای ئەنفالی جێهێشتووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دایان کێشەی خێزانی و دایان کێشەی کۆمەڵایەتی جێهێشتووە لە ڕووی ژینگەیەوە دایان کێشەی ژینگەی لە ناوچە جیاوازەکان و لە 6 ناوچەی سەرەکی جیاوازی کوردستان جێهێشتووە لە ڕووی سیاسیەوە سیاسەتی بەعس سیاسەتێکی یەکتاییە یەکتابینینە و بە هیچ شێوەیەک تۆیەک یان منێکیان کوردیان نەتەوەیەکی تر قبوڵ ناکە لە ناو ئاوێنەی کە ناوی ئەوێنەی باسیزمە و لە ڕووی سەربازیەوە هەمیشە کاری کردو بۆ ئەوەی کە هیچ هێزێک نەبێت جگە لە هێزی باسی و هێزە سەرکوتکرانی کە بەعسکە دروستی کردوون هەمیشە لە شێوەی میلیشیان لە شێوەی بەرگی ڕسمی و دەوڵەتیا کاران کردو بۆ ئەوەی ئێمەمانان بسڕنەوە و بە تایبەتی کوردانی باشوور بسڕنەوە دەتوانین لە هەموو ڕوانگەکانەوە کار بکەین بۆ ئەوەی لەسەر کەیسی ئەنفال ئیش بکرێت چونکە من پێم وایە دوای 36 ساڵ هێشتا لە سەرەتای کارکردنی لەسەر کەیسی ئەنفال ئەو نوقسانیانیان ئەوەی هیمالیانیان یان ئەو بەدەمەوە نەچوونانەی ئێمەمانان لە ماوەی ئەم 36 ساڵە هەمومان لی بەرپرسین و جارێکی تریش ڵێمەوە ئیشکردن لەسەر کەیسی ئەنفال یان لەسەر کۆی کەیسەکانی جینۆسایدی کورد لە هەر شوێنێکی کوردستان و لە هەر قۆناغابێ نەبەسەرەچێ ناجێگەی گلەیشە بۆیە ئیشکردن جێگەی شانازیە کەواتە ئێمە لە هەموو ڕوانگەکانەوە ڕوانگەی ئەکادمیش دوجار ئەتوانین خزمەت بە کەیسی ئەنفال و کۆی کەیسەکانی تری جینۆسایدی گەلی کورد بکەین هەر کەسە بە خۆی پریشکی ئەو شانازیان پریشکی ئەو کەم و کورتەی بەرەکەوێت کە دەتوانێت لە هەموو ڕوانگەیەکەوە کاری هێزا بکە زۆر باشە دکتۆر بابەتێکی زۆر گرنگەیە کە کەیسی ئەنفال تووکو بەڕێز ئاماژەوپیا سەرەتایە بۆ کارکردنتیایە بەڵام ئێستا چەند گرنگە لە دادگای عێراق بە گشتی ئەم کەیسە بەباشی گفتوگۆی لەسەر بکرێت چۆن بۆ نمونە لە هەوڵەکانە سەرۆک کۆمار و هەروەها خانمی یەکەمی عێراق توانیان لە مانگی ڕابردووە بتوانن ئەو کۆمەڵە ڕوفاتە بکەڕێنەوە بۆ زێتی خۆیان لەناو دادگای ئەم کەیسە جارێکی تر قسەی لەسەر بکرێت بۆ نمونە ئێستا لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە کەلار ئەم یادە ئەکرێتەوە لەوانەیە کۆمەڵی وتار بوترێ یعنی ئەگەر تۆزی واقعتر بین لەگە خەڵکەکە خەڵکەکە لەوانەیە تااقەتی چوبێ لە مدەڵێنە بەڕاستی خەڵکەکە زامێکی ئەمەنە قوڵی هەیە پێویستی بەوەیە کە ئەم زامە کەمێکیشی بێ ساڕێژکرێ بە چی ساڕێژەکرێ بە ئاوردانەوە لە کەسوکاری شەیدان بە ئاوردانەوە لە موچەکانیان بە ئاوردانەوە لەوەی کە ناوچەکەیان جارێکی تر نۆژەن بکرێتەوە بە ئاوردانەوە لەوەی کە تا ئێستاش دەرگای هەندێ ماڵەیە کە خانمەکان لەشکەڕەشەکان هەردانەکەندووە باوەڕدانەوەی لەگەڵ مناڵانی کە تا ئێستا نازان باوکیان ماوە باوکیان نەماوە یعنی هەر بە هەر چەند خاڵێک بڕۆی هەر زامەکە بۆ بکرە ئەمانە چەند گرنگە جارێکی تر قسەی لەسەر بکرێت دادگای عێراق بە گشتی بێتە سەرخەت بۆ ئەم بابەتە و لە هەمان کاتیشە بزانێ ئەمە کە ئێستا من و تۆ ئالێرە گفتوگوی لەسەرەکەین ئەم تاوانە بە هەم بەدەن هەم بە سوورە
هەم بە هەموو دۆکۆمنتەکان لەبەردەسایە ئەی بۆ ناتوانین کاری لەسەر بکەین بۆ بابەتە ئەمە تا چەند گرنگە پرسیارێکی زۆر واقعیە بەڕاستی ئەمە بێ بیرکردەوە بکەینەوە کە لە 91 و لە 92 کە ئێمە حکوومەتێکمان هەیە تا ڕادەیەک توانیمانە کۆمەڵێک دەستگای واقعی سەرپێ بنین و ئیشی لێ بکەین ئێمە چەند پرۆپۆزڵمان هەبوو لە بواری ئەنفال لە بواری کیمیایی باران لە بواری جینۆسای لە ناوخۆ لە دەرەوە لە پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی خۆمانە پەرلەمانی خۆجێی و خۆ بەخۆمان توانین زۆر کار بکەین چەند کەسمان بەهۆی کەیسەکانی ئەنفال و نمونەی کەیسەکانی جینۆسایدی گەلی کوردەوە چۆتە پەرلەمانی کوردستان چۆتە ناو وەزارەتەکان چۆتە دەرەوەی کوردستان لەوێ لۆبی کردووە جالێ کوردی چی کردووە گەڕینەوە بۆ عێراق لە عێراق ئێمە چەند کەسمان لە وەزارەتەکان کارن لەسەر ئەم کەیسانە کردووە چەند کەسمان لە پەرلەمان بردوتە پەرلەمان بۆی ئەم کەیسانەوە چەند پسپۆڕی ئەکادیمی چەند پسپۆڕی معنی بە کەیسەکانی جینۆسایدی گەلی کورد چونەتە ناو وەزارەتەکان یان نێراوەتە وەزارەتەکان یان نێراوەتە سەرۆکایەتی کۆماریان نێراوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیریان بۆ بەڕاوێژکاری پەرلەمانی عێراقیان لە وەزارەتی دەرەوەیان لە پەرلەمانی عێراق چەند ئەندام پەرلەمانمان هەیە لەگەڵ هاوڕێ عەرەبەکەیان هاوڕێ تورکمانەکەیان هاوڕێ شیعەکەیان هاوڕێ هەر نەتەوەیەک بێ هەر ئاینزایەک بێ هەر فکرێکی هەبێ چەند کەسمان هەیە بەوەی ئەم کەیسانەوە بۆ بە ئەندام پەرلەمان بۆ بە دەسەڵاتدار بۆ بە پرسیار بۆ بە مەسئول بۆ ئەوەی ئێمە گلەکەمان ڕوبڕووی ئەوان بکەینەوە بەبن بڵێ من جوابێکی واقعی تەدەمەوە توانم بڵێم کەمترین کەسمان بەهۆی کەیسەکانی ئەنفال و کۆی کەیسەکانی جینۆسایدەوە چۆتە ئەم شوێنە معنیانە کە ئەکرێ ئیشیان تیا بکەین و ئێمە تازە بە تازە خۆ بەخۆ لە ناو زانکۆکانە سنتەرەکانی جینۆسای دەکەینەوە بەداخەوە کورد زۆر دواکەوتۆ لە ناساندنی کەیسی ئەنفال کەیسی کیمیایی بارانی کورد کەیسی جینۆسایدی شوێنگال کۆی کەیسەکانی جینۆسایدی کورد بەخۆی اینجا بەدەرەوە بەڕاستی ئەوانەی کە جەناب تەفەرمووی هەموو ئەو شوێنانە ئەبێ ئیشیان تیا بکرێەوە تا ئێستا ئێمە بەپێی پێویست لە ئاست گەورەیی و لە ئاست قەبارە گەورەیەکەی جینۆسایدی گەلی کوردنی بە کەیسی ئەنفالیشەوە بەداخەوە جارێکی تر بەداخەوە نەمانتوانیەوە کەسی معنی بنێرینێ ئەم شوێنانە بۆ ئەوەی ینی مال احترام ئەوانەی کە ئەندام پەرلەمانن بە ئەرکی خۆیان هەڵنەساون زۆر جار یان لە گرنگی بابەتەکە تێنەگەشتووە چونکە من لە جەدەلێک لەم ڕۆژانە لەگە برادێکی ئەکادیمی قسەم کردوتم کەیسی ئەنفال ئەگەری جوولەکە وایە ڕەنگە دەوڵەتی جوولەکەی پێ دروست کردایە ئەگەری عەرەبەکان وایە ڕەنگە 5 دەوڵەتی عەرەبی پێ دروست کردایە بەڕاستی هەر نەتەوەیەکی تر وایە بەڵام ئێمەمانان خۆمان غەدر لە کەیسەکانەکەین پێشەوەی کە نەتەوەیەکی تر یان دەوڵەتی عێراقیان دەوڵەتانی تری دراوسیان دەوڵەتانی عالەمی غەدرمان لێ بکەن ئەمانە پێویستی بە لۆبیکردنە پێویستی بە وحدەیەکەیە کە ئەم یەکانەی کە ئیشەکەن لەسەر کۆی کەیسی جینۆسایدی کوردان یەک بخرێن و هەر ئەو هەوڵەشی کە ئێستای بینی جەناب لە چۆن شەواڵ مەسەلەن ڕووفاتی ئەنفال کراوان گەڕێنراونەتەوە وەرگرتنی دیئێنە ئەوانە هەمومان نەزانین بە چ عقارێکە هەم لە سەرۆکایەتی کۆمار هەم خانمی یەکەم جوودی باشیان کردبەوە ئەو ڕووفاتانە بێنرێتەوە ئێمە تازە بە تازە لە ژێر هەڕەشەی ئەوەی کە نگورە سەرمان قرارێکی بۆ دەرچووە ڕەنگە بڕوخێنرێ لە کاتێکە ئێمە هەموو کورد ڕەنگە قەرزاری ئەوە بین کە نگورە سەرمان نەبێ ئەنفالمان بۆ بگێڕێتەوە ڕەنگە ئێمە خۆمان نەتوانین نەبوو نەوەکانی داهاتوو نەبوو کەسانی ترکە غیرە کوردن بیگێڕینەوە ئەم کەیسانە ئەگەر کەسانی معنی و ئەکادمیش نەبێت لەم بوارانە بەڕاستی کە غەترێکی ترەکرێت لەم بوارە بۆ ئەوەی ئەم کەیسانە بە شێوەی ئەکادمی ڕێژکەی خۆی بگرێ هەم لە زانکۆکان هەم لە وەزارەتەکان هەم لە پەرلەمانەکان بە عێراق و بە هەرێمیشەوە هەم لە دەرەوەش لۆبێکی باشی بۆ بکرێەوە من قەناعەتم وایە هەمومان لە ژێر چتری ئەرکێکان کە ئەرکێکی نەتەوەیی هەم ئینسانیە و ئەبێ کەسمان خۆمانی لێ نەبێرین و دوای 36 ساڵ هێشتا وەکوتم سەرەتایە بەوەی ئیش بکەین ڕاستە دواکەوتوین بەڵام پێم وابێ ئیشی باش ماوە بیکەین و ئەشتوانین بیکەین کەیسی جینۆسایدی کورد زۆر ڕەهەندی هەیە زۆر ڕانگەی هەیە و دەتوانین لە هەموو ڕەهەند و ڕانگەکانەوە خزمەت بکەین بەپێی ئەو پسپۆڕێکە هەمانە بەپێی ئەو ئەرکەی لەسەرمانە و دڵنیاشم لەوەی کەسانی معنی بە پرسەکە دڵسۆزن ئەگەر حکوومەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەتی هەرێم وەزارەتە معنیەکان حیزبە کوردستانەکە لە ناو کوردستان و لە دەرەوەش لە حکوومەتی عێراقی سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ڕاوێژکارەکان پەرلەمان وەزارەتی خارجی وەزارەتەکانی تر معنی بەم پرسە ئەگەر هاوکارمان بن کەسانی دڵسۆزمان هەیە کە لەم بوارە لە بواری ئەکادیمی و سەرجەم بوارەکانی ترا ئیشەکەن و تا ئێستا هەوڵەکان هەر هەوڵی شەخسین بەداخەوە پێویستە ئەم هەوڵانە تەرجەمە بکرێت بۆ هەوڵی عام و بکرێت بە
کەیسێکە ئیدعا عام و سەرجەم ئەوانەی کە پەیوەستن بە بابەتە ئەکادیمیەکان و بابەتە یاسایەکان ئیشی لەسەر بکرێ هەم دادگای فیدراڵی هەم دادگاکانی تری هاوشێوە ئیشی لەسەر بکات چونکە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە سەردەمی بەڕێز نووری مالکی لە ڕابردوو داخراوە زوڵمێکی زۆر لەگەلی کورد کرا بەوەی کە کۆمەڵێک کەیسی جینۆساید تێکەڵ و شپرس کرا بەڵام دیسان ئێمە دەتوانین لە ڕێگەی پەرلەمانەوە گەر خەڵکی معنیمان هەبێ و لە ڕێگەی حکوومەتی عێراقی و لە ڕێگەی ئەو نێرانەمان و لە حکوومەتی عێراقی کە خەڵکی معنیمان هەبێ دەتوانین ئەم غەدرانە بگەڕینەوە شوێنی خۆی هەم بە شێوەی قەرەبوو هەم بە شێوەی باوای ناوبنێم بە شێوەی مادی و معنەوی ئێمە نرخ دابنێن بۆ ئەو کەیس و کارەساتان نەک کارەسات ئەو کەیس و تاوانانەی کە بەرامبەر بە گەلی کورد و نەتەوەی کورد لە ئەم پارچی کوردستان کراوە. زۆر باشە لەگەڵەوەی کە ئێمە خاوەنی نەوەیەکن کەنەوەی دوای ئەنفالە لەوانەیە گەر ئێستا پرسیاری لێ بکەی ئەوەندە شارەزایی نەبێ کە لە ناوخۆی وڵاتی شابەجا چاوەی کە ئێمە بین باس لە دەرەوەی هەرێمی کوردستان دەرەوەی عێراق بکەین لە جیهاندا تا چەند پێویستە ئەم کەیسانە وای لێ بکرێت لەوەی کە لە ناوخۆیە هەر لە دایانگاکانەوە هەتاوەکو ناوەندە ئەکادیمیەکان وای لێ بکرێت لەوەی هەر تاکێک ئەم زامەی لەبیر نەچێت لەبەرەوەی ئێمە کەسمان لە ژیانی کەسوکاری ئەنفال لەکراواندا ناژین نازانین لەوەی کە هەرچ ڕۆژێک هەموو ڕۆژێک لەوانەیە مردنێک بێ بۆ ئەوان کە لە ساڵێکە ڕۆژێک یادکردنەوەی هیچ نەبێت بۆ ئەوان و کەم بێت لەبەر ئەوان هەموو ڕۆژێک و هەموو دەقێک لەناو ئەو ساتانەیە ئەژین. بە بڕای من ئێمە کۆمەڵە زانستمان پێویستە بۆ ئەوەی لە کەیسەکانی جنوسایدی گەلی کورد تێبگەین و لە بەعس و بەعسیزم و هاوشێوەکانی کە ئێمە داعشیشە و تاوانی بەرامبەرکردین لە برایانمان خوشک و برایانمان لە شنگالی و یەزیدەکان ئێمە زانستی زمانەوانیمان پێویستە بۆ ئەوەی لە زمانی بەعس و لە زمانی هاوشێوەکانی بەعس و داعش تێبگەین بۆ ئەوەی کە بزانین چی بەرامبەر بە زمانی کوردی و کلتوری کوردی و فەرهەنگی کوردی کراوە زانستی مرۆڤناسیمان پێویستە بۆ ئەوەی لە بوونیەتی ئەم ئینسانانە تێبگەین بۆچی لە ڕووی ئایدۆلۆژی سایکۆلۆژیەوە قەناعەتی ئەمە جینۆسایدی گەلی کورد هەیە لە قۆناغە جیاوازەکانە زانستی دەروونناسی و زانستی سۆسیۆلۆژیمان پێویستە بۆ ئەوەی لە ڕۆ سایکۆلۆژی کۆمەڵایەتەکانەوە هەم لە ڕووی تاکەوە دەرونی تاک و دەرونی جەماوەریەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و خێزانیەوە تێبگەین لەوەی کە ئاخۆ چه ئایدۆلۆژیایەک چکە سایکۆلۆژیایەک لە پشتی ئەم لە باگراوندی ئەم تاوانە خۆی مەڵازداوە و بۆ هەموو دەقیقەیەک یان هەموو چرکەیەک بۆیان بلوێگەر دەرفەتیان بۆ بڕەخسێ هەڵپەی ئەوانە کە ئێمە جینۆساید قڕ بکەن ئێمە کۆمەڵکوژ بکەن یان ئێمە بە تاک تیرۆر بکەن یان سایکۆلۆژیای ترس و تۆقان لە ناو ئێمە بڵاو بکەنەوە زانستی ژینگەمان پێویستە بۆ ئەوی لەو ژینگەی ئەوان تێبگەین بۆچی ئەو ژینگەی ئەوان جینۆسایدی ئێمەی قبوڵەوە بۆچی نەک ژینگەی کەسی ئێمە بەڵکو ژینگەی مادی و معنی و ژینگەی سروشتی ئێمەش لە ناوە بن زانستی سەربازیمان پێویستە بۆ ئەوەی لە ڕووی سەربازیەوە تێبگەین لەوەی بۆ حکوومەتی بەعزیان داعش یان نمونونەکانی ئەم دروستکراوانە بۆچی ئێمەیان قبوڵ نییە کە خزمەت بە وڵات و بە خاک و بە میلەت و بە گەلی خۆمان بکەین هەموو زانستەکانی ترکە من ڕەنگە بیرونچوو بە پێویستمانە بۆ ئەوەی لە هەموو ڕۆزانستەکانەوە بە شێوەیەکی زانستی ئەم سێکتەرانە خزمەت بە کەیسی جینۆسایدی گەلی کورد بکەن و بدرێتەوە بە نەوەی ئێستا و نەوەی ڕابردوش ئاش بکرێتەوە بەوەی کە چیدی کەیسی جینۆسایدی گەلی کورد و کەیسی ئەنفال کەیسی هەڵەبجە کەیسی شنگال کەیسی شارەکانی تر کەیسی خاپورکردنەکانی پشتدەر و سەی سادق و ئەو غەدرانی کە لە پێنجەر و ناوچەکانی تر کراوە لە هەموو قۆناغە جیاوازەکانە کەیسی جینۆسایدی کورد ئاش بکەینەوە بە نەوەی ڕابردوو کە خۆی دیوێتی یان بۆیان گەڕاوەتەوە بۆ ئەوەی چیدی لە شێوەی شین و ماتەم و گریانە یاد نەکرێتەوە بەڵکو بکرێت بە یادێک بۆ بژانەوە بۆ گەشتپێدان بۆ گەشتپێدانی مرۆیی و مادی و معنەوی ئەم ناوچە جیاوازانەی کە جینۆسایدی تاکراوە و نەوەی ئێستاش ونەوەی داهاتوش ئەکرێ لە ڕێگەی پەروەردە لە ڕێگەی فێرکردن لە ڕێی وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێی وەزارەتی تەندروستی لە ڕێی وەزارەتی ژینگە لە ڕێی وەزارەتی پەروەردە لە ڕێی ئەم وەزارەتانەوە دیسان هەم بکرێ بە مەنهەج هەم ڕێچکە ئەکادیمەکەی لە سێکتەر ئەکادیمیەکانی خۆیان کە باسمان کرد بگرێت کە خزمەت هەم بە کەیسەکە بکە هەم وەکو هۆڵۆکۆست ئێمەمانانیش بتوانین کەیسی جینۆسایدی گەلی کورد وەکو ئەرمەنەکان بتوانین کەیسی جینۆسایدی گەلی کورد بەکار ببین بۆ ئەوەی هەم نرخی بۆ دابرێن هەمیش بکەین بە کەیسێک بۆ خزمەتی نەتەوەکەمان هەمیش بە هەموو گەلانی جیهان بڵین بڵێن ئێمە ئەنفال کراوین ئێمە جینۆساید کراوین ئێمە وەکو شنگال
چیمان بەسەرها لە هەڵابجە چیمان بەسەرها لە شارەکانی چیمان بەسەرهات ناکرێت جارێکی تر گەلی کورد بەم شێوەی بەسەر بێت و ئەم کەیسانە بکەین بە داینەمۆ و بکەین بە وزا بۆ خزمەتی خۆمان و خەڵک و گەلانی چواردەریشمان و گەلانشی کە لەناو باشووری کوردستان ئێستا دەستەکانە خۆش بێت دکتۆر ئێمە سپاسی تۆکەین و هیوادارین من هەر بەڕاستی کەم کتێبانەشم هێنایە ئێرە کە ئەمانە بەڕێستانم کتێبانەتان نووسیوە ئەمە 5 کتێبیشە بەڵام 4 کتێبی لای ئێمە لەم بۆکسە هیوادارین کە ئەمە لە ئایندەیەکی زۆر نزیکا بچێتە بواری جێبەجێکردن بۆ سەر زمانەکانی تر بە تایبەتی زمانی ئینگلیزی و چەند زمانێکی جیاوازتر بۆی کە بتوانین ئەم بیرەوەریانای ئەم جینۆسایدی کورد بە جیهان بناسێنین لە هەوڵەکانی دکتۆر کە توانوێتی لەم کۆمەڵە کتێبەیە کۆی کاتەوە و ئەمانش ببێتە بابەتێکی گرنگ کە بتوانن لەسەر ئاستی چیانی گفتوگۆی لەسەر پرێمە دووبارە سپاسی تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس